سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین سڵاو و خۆشەویستی بۆیە و خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرە زانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداریەوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە باسخواست ئەمڕۆماندا باس لە بنیادنانی تاکێکی تەندروست دەکەین. بێگومان دروستکردن و بنیادنانی تاک یەکێکە لە ئەرکە قورس و گرنگ و لە پێشینەکانی هەر کۆمەڵگەیەک کاتێک ئێمە بتوانین تاکێکی تەندروست، تاکێکی بەبەرهەم، تاکێکی گەشتبین و ئومێدبەخش بنیادنین ئەو کاتە وردەوردە کۆمەڵگە پڕ دەبێت لە کۆمەڵگەیەکی تەندروست و کۆمەڵگەیەکی بە پلان و کۆمەڵگەیەکی بە ئامانج. لەم بەرنامەیەدا باز لە میکانیزم و ڕێگاکانی بنیادنانی تاکێکی تەندروست دەکەین، چۆن تاکێکی تەندروست بنیادنین لە ئێستادا هۆکارەکانی ئاڵۆزبوون یا گرانبوونی بنیادنانی تاکی تەندروست چین و هۆکار چیەکەوە لە کۆمەڵگەی ئێمەدا. تاکەکان بە جۆرە لە جۆرەکان ئەتوانین بڵێن پەروەردەیەکی دروست یا بنیادنانێکی دروستیان بۆ نەکراوە. تەکنەلۆژیا و هۆکارەکانی ڕاگەیاندن و یاریە ئەلکترۆنیەکان و زنجیرە دراما وەرگێڕاوەکان و بەهەدەردانی کات و نەبوونی پلان و ئامانجێکی دیاریکرا و لە ژیاندا تا چەند هۆکاری ئەوەن ئێمە نەتوانین تاکێکی تەندروست بنیادنین. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز کوردستان ڕەسوڵ شارەزای بواری گەشەپێدەری خودم کردووە لە شاری هەولێر و لە ستۆدیۆکانمان لەوێەوە میوانی ئەمڕۆی بەرنامەی باسخوازە بێ. کوردستان خانم ئەم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت. ئەم کاتت باش زۆر سپاس بۆ میوانداریکردنت، دەستخۆش بێ. زۆر باشە، دەپرسم تاکی تەندروست کێیە و بە کێ دەگوترێت تاکی تەندروست؟ بە بڕوای من تاکی تەندروست ئەو تاکەیە کە بیر دەکاتەوە، ئەو تاکەیە کە سادە دەژی و بەڵام قوڵە لە بیرکردنەوەدا، تاکێکە کە ئەو دیویشتەکان دەزانێت، تاکێکە دەزانێت هەڵوێستە لە بەرمەجە هەڵەکان بکات، دەزانێت کە ئەو شتانەی کە پێی کۆپی بووە ئایا ڕاستە یاخود هەڵەیە، تاکێکە بەردەوام پرسیار دەکات، تاکێکە بەردەوام پرسیار لە فەردایەتی خۆی دەکات، تاکێکە ئامانزدارە، تاکێکە دەزانێت کە چۆن بژی ڕێڕەوی ژیانی خۆی بەدەستی خۆی دیاری دەکات، نە کەسانێک بۆی دیاریکەن. ئەوە بڕوای من ئەوە پێناسەی تاکە. زۆر باشە، جەنابەت دەفەرمووی تاکی تەندروست ئەوەیە کە بەردەوام پرسیارەکە. پرسیار لە چیەکە و دەیەوێت بە دوای چ وەڵامێکدا بگەڕێ و چ وەڵامێکی مەبەستە لە پرسیارەکەی؟ بە دوای مەهامی گەورەی بوونی، بە دوای ئەوەی کە بۆچی دروست بووە، بە دوای ئەوەی کە ئەم ژیانە بۆچی هەیە، بە دوای ئەوەی ئەو وەک کارکتەرێک لەم ژیانەدا چێە چییە دەبێت چی بکە، ئەو وەڵامی بوونی خۆی دەدۆزێتەوە لەم جیهانەدا، وەڵامی بوونی مرۆڤەکان دەدۆزێتەوە، وەڵامی دروستبوونی کەون دەدۆزێتەوە. تاکی تەندروست ئامانجی هەیە، ئامانجەکەی بۆ خزمەتی کۆمەلگایە، ئامانجێکە کە کۆمەلگا پێی دڵخۆش دەبێت، پێی بەختەوەر دێ بەو ئامانجە. بۆچی دەیەوێت بزانێت بۆچی دروست بووە، ئامانجی چێ لە ژیانە و بۆچی دەیەوێت وەڵام بۆ ئەوانی دیکە وەرگێ، ئەو بۆچیانەی کە جەنابەت ئاماژەت پێکرد بۆچی تاکی تەندروست دەیەوێت ئەمانە بزانێ و بەو ئامانجانە بگا کە جەنابەت ئاماژەت پێکرد. چونکە لە لاخی ئێمەدا خی گەورە کە مرۆڤی دروست کردووە بۆ ئەم بەبەستە درستی کردووە، ئەمە پرسیارێکە لە ناخی ئینسانەکاندا هەیە، هەر بۆیە بەشی زۆری ئەو بەشی زۆری مرۆڤەکان کە داهێنانیان کردووە کە کاری جوانیان کردووە کە بەرهەمی جوانیان هەبووە، ئەوە بۆ کە بە دوای ئەو وەڵامە گەڕاون کە لە ناخیاندا هەیە. لەبەر ئەم پرسیارە لە ناخی مرۆڤەکاندا هەیە، بەڵام کاتێک مرۆڤ کۆپی دەکرێت، کاتێک مرۆڤ ناخ و خودبوونی لێ دەسەندرێتەوە، کاتێک مرۆڤ لە ژیانێکی زۆر سادە و دووبارەدا دەژی، ئەمە دەبێتەوە ئەوەی کەوا ئەم پرسیارانەی لێوەن بکرێ، ئەگەرنا ئەمما پرسیارێکە لە ناخی مرۆڤەکاندا هەیە، وەکو چۆن کە لەدایک دەبین بە دوای شتەکاندا دەگەڕین، وەکو چۆن کە لە سەرەتای دروستبوونماندا حەز دەکەین شتەکان بزانین، حەز دەکەین ینی پرسیار لە هەموو شتێک دەکەین، زۆرترین پرسیارمان هەیە، ئەوە فیترەتی ئینسانە، چونکە بۆ مرۆڤ بۆ ئەوە هاتووە کاتێک کە لە مانای مرۆڤبوونی خۆی لادەدا لەو مانایە لەرەدا کە پێویستێک و زەروریکە بۆی دەبێتە فەراقێک و بۆشایەک لە ناخێوی ئینسانەدا و تووشی مەلەل دەبێت و تووشی بێتاقەتی دەبێت و تووشی لاسایی و ژیانی دووبارە و ژیانێک دەبێت کە تەقلیدا و ژیانێکە تعبیر ناکات لە خودی خۆی. بۆی ئەم پرسیارانە پرسیاری خودی لە جەوهری ئینساندا و لە ناخی ئینساندا و مرۆڤ حەز دەکات وەڵامیان وەربگرێت.
زۆر باشە هەمیشە دەگوترێ پرسیارکردن وەکوڵێ ڕازی نەبوون بە تەنها وەڵامێک ڕازی نەبوون تەنها بە قەدەرێک تەنها بە بۆچوونێک دەبێتە هۆی زیاتر تەقینەوە و ڕوژاندنی توانە هەستی و معریفی و معنەویەکانی مرۆڤ. ئایا تاکی تەندروست دەبێ هەڵگری ئەم خاصڵەت و سیمایە بێت؟ بەڵێ دەنگت باش عفوان هەمیشە دەگوترێ پرسیار زۆرکردن گەڕان بە دوای پرسیاری ترە دۆزینەوەی پرسیاری تر ڕازی نەبوون و قایل نەبوون بە تەنها بۆچوون و قسە و وەڵامێک تاکێکی بۆ نمونە دەیەها ئیلهامی معریفی و معنەوی و مێشکی و دەرونی لە مرۆڤدا دروست دەکەن. تاکی تەندروستیش دەبێ هەڵگری ئەم خەسڵەت و سیما و مۆرکە بێت. بەڵێ ئەمە خصلەتێکی زۆر گەورەی تاکی تەندروستە و ئەو پێویستێکی زەروریە و شتێکی زۆر جوانە. بەڕاستی بەمە مرۆڤ دوور دەکەوێتەوە لەوەی کە زیاتر پێناسەی خەڵکی لەلابێ لەوەی کەمتر پێناسەی خۆی لەلابێ بەمە دەبێتەوە ئەوەی زیاتر خۆی بناسێ بەوە دەبێتەوە ئەوەی کەوا کۆپی نەبێ بە کۆمەڵک بابەتی سەردەمی و بێتە ناوکایەکەەوە و دوایش تەماشای بکە لەبەر باوی بابەت و لەبەرەوەی کەوا هاتۆتە ناومانەوە خۆی لێ تایبەتمەندکە. بەڕاستی ئەم تاکە لە ژیانی ڕۆژانەدا دوور دەکەوێتەوە لە لاساییکردنەوە بەم جۆرەشتا لە دەیەها کێشەی کۆمەڵاتی دوور دەکەوێتەوە لە مەشغوڵ بوون بە شتیلاوەکی و بە تەکنەلۆژیا و بە تۆڕە کۆمەڵاتیەکان دوور دەکەوێتەوە بە پێی پێویستی بەکاریان دێنێ لەبەرەوە ئەمە پرسیارێکی جەوهەریە. زۆر باشە میکانیزم و نەخشە ڕێگا و هەنگاوی دروستکردنی تاکی تەندروست کامانن یا ئێمە چۆن بتوانین تاکێکی تەندروست بنیاد بنین؟ بەڵێ بەوەی مرۆڤ ڕوبەڕووی گرفت و کێشەکان بێتەوە بەوەی کە ڕوبەڕووی تەحەدیاتەکان بێتەوە بەوەی ویستی سەرکەوتنی هەبێ ویستی بەرەو پێشبردننی هەبێ بەوەی بڕیار بدا کە دەبێ ئەو لە ژیانێکدا ڕمزێک و جەوهرێک و خاڵێکی وەرچەرخان بێ بۆ کۆمەلگاکەی بەوەی کە ئێمە ئەگەر سەیری ئەوەی بکەین زۆر جار باسی ئەوروپا دەکەین دەڵێن ئەوروپا لە ئاستێکی زۆر بەرەو پێشبردندا بەڵام تەماشا دەکەی ئەوانیش سەردەمانێک ژیانێکی خۆشیان نەبووە سەردەمانێک کێشە و مەشاکیلیان هەبووە کە ئێستا بەم ژیانە گەیشتوونە ئەوە بەرهەمی ئەم کاتە. ئێمە مەهاتیر محەممەد ئەگەر تەماشا بکەین مەهاتیر محەممەد لە خێزانێکی زۆر هەژار بوو و مالیزیا لە قۆناغێکی زۆر سەختدا بوو بەڵام هات ڕوبەڕووی کێشە بۆ ڕوبەڕووی گرفتەکان بۆ و مالیزیا بردە قۆناغێکی تر لەبەرەوە دەست پێشخەری و خۆ بە بەرپرسیارکردن و هەڵگرتنی بەرپرسیارەتی مەرجی سەرەکی تاکی تەندروستە و بەڕاستی شتێکی ترکە پێم خۆشە ئاماژەی پێ بدەم زۆر جار مرۆڤ ڕۆشنبیرەکان پێناسی خودبوونی خۆیان دەدۆزنەوە بەڵام ئەم پێناسەیە مارە ئەوەی نیە ئەو دوا پێناسە بێ لەسەر خودبوونی ئینساندا ئینسان چەندە معریفەی خۆی بەرەو پێشەوە دەبات چەندە تاکایەتی خۆی بەرەو پێشەوە دەبات ئەوەندە ڕەنگی ئەو پێناسانە دەگۆڕێت جۆری ئەو پێناسانە لەسەر خودبوونی خۆت دەگۆڕێت لەبەرەوە ئێمە نابێت لە پێناسەیەکدا چەق ببەسین بەتایبەتی ئەمەی ڕۆشنبیران مەسەرەن کاتێک کە دەخوێنێتەوە کاتێک کە بەرهەمێکیە کاتێک کە دەستکەوتێکیە واهەز دەکا ئەو گەیشتۆتە تاکێکی تەندروست بەڵام تاکی تەندروست ئەوەیە کە بەردەوام معریفە دەخاتە سەر ئەو بابەتە ئەو بابەتی کە خودی خۆیەتی کە ئەو مەشروعی کە خودی خۆیەتی و بەردەوام ئەو مەشروعە ئەو معلوماتە زیاد دەکات و بەردەوام پێناسەکە خۆی تازە دەکاتەوە کاتێک یەک جۆر پێناسەماندا بە خودبوونی خۆمان ئەوەی دیتر ئەو تاکەش چەقی بەست لە فەردایەتی خۆیدا چەقی بەست وە لە جوغزێکدا ماوەتەوە. زۆر باشە ئاین لەبەرەوە ئەوە خاڵێکی زۆر بەڵێ ئاین چ ڕۆڵێکی هەیە لە بنیادنانی تاکی تەندروست یام ئەو ڕێکار و ئەو یاسا و ئەو بۆچوونانەی کە ئاین هەیەی لە پێناو تاکی تەندروستدا کامانن ئەگەر باسییان بکەیت. بڵێ زۆر ڕاشکاو بووم کە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر بە جوانی کار لەسەر فەردایەتی تاک دەکات بەڵام کاتێک مرۆڤ معریفەی نییە فەهمی نییە بەرامبەر بەم دینە ئەم دینە بە مایەی دواکەوتویی و بەمانای ڕێگیری و بەمانای زوڵمکردن دەبینە من هەیە شتێکم نەدیتەوە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا کە تعبیر لە فەردایەتی تاک نەکا تعبیر لەوەی نەکا کە مرۆڤ خۆی بێ هەر ئەوەی کە ئێمە هاتوین لەسەر ئەم زەویە خەلیفەین و هەر یەکەمان جۆری خەلافەتمان جیاوازە تعبیرێکی زۆرە لەسەر فەردایەتی و تاکایەتی مرۆڤ بەڵام مرۆڤ کاتێک دێ تەفسیرێکی نامەنتقی بۆ
ئاەتێک دەکا یان تەفسیرێکی نامەنطقی بۆ حەدیثێک دەکا یان بۆ دەقێکی دینی دەکا تووشی خەلەلێک دەبێت لەم بابەتەدا لەبەرەوە ئاینی پیرۆزی ئیسلام و هەتا خودی پێغەمبەران کە ڕیسالەیان لە یەکتر نزیک بووە بەڵام جۆری کارکردنیان لە یەکتر جیاواز بووە جۆری تەکنیکی کارکردنیان لە یەکتر جیاواز بووە ئاماژە بەوەی کەوا ئاماژە بۆ دەکا کە ئاینی پیرۆزی ئیسلام دەفەرموێ کە ئێمە دەبێت زۆر تعبیر لە فەردایەتی و تاکایەتی خۆمان بکەین تعبیر لە خودبوونی خۆمان بکەین و بە پێی زانستی گەشەپێدانی مرۆیش ئەگەر دایک و باوکێک بە هەزاران منداڵیان ببێت دوو منداڵیش لە یەک ناسن ئەمە تعبیری لەوەی کە ئێمە دەبێت زۆر وریای ئەو بابەتە بین تعبیر لە خودبوون و تاکایەتی خۆمان بکەین و خزمەتێک بکەین لە کۆمەلگادا نەک کۆپی و لاساییکەرەوە بین. زۆر باشە چ شتێک دەبێتە هۆکاری ئەوەی کە خودبوون یان بۆ منە تاکی تەندروست لە مەکان و لە پێگە و لە ڕۆڵی خۆی دوور بخاتەوە ئەو شتانە چین کە تاکێکی تەندروستمان بۆ گۆڕن بەرەو تاکێکی ناتەندروست بەرەو تاکێکی نابەرپرس بەرەو تاکێکی بێبەرهەم و بێ ئامانج لە ژیاندا. لاساییکردنەوە بە دەرەجە یەک ئەوە خاڵی یەکەم کا بڵین لاساییکردنەوە وا دەکا مرۆڤ لە خودبوون دوور خاتەوە کێشە لە بوونی تەقدیر زاتیمان لە خودبوونمان لە تەقدیری خودیمان ئەوەش جارێکی دیکە لە خۆمان دوور دەخاتەوە نەگەڕان بە دوای پێناسەی خۆمان و نەگەڕان بە دوای نەناسینی خۆماندا مەشغوڵ بوون بە تەکنەلۆژیا مەشغوڵ بوون بە تۆڕە کۆمەڵایەتیەکان کارکردنی بێبەرنامە نەبوونی ئامانج و گونجان لەگەڵ بارودۆخدا کە چ بابەتێک دێتەکایەوە چ جۆرە معلوماتێک دێتەکایەوە ئێمە خێرا بین لەم بابەتانە خۆمان لێ تایبەتمەندکەین لە ساڵەکانی ڕابردوو کۆمەڵک بابەت هاتەکایە وەکو بابەتی فێمینیزم عەولەما ئیسلامی سیاسی جیهانگەرایی کۆمەڵک بابەت بوون کە ڕۆشنبیرانێکی زۆر هاتن خۆیان لێ تایبەتمەند کرد بە بڕای من ئەم ڕۆشنبیرانە 2000 تووشی هەڵەبوون جۆرێکیان لەبەرەوەی ئەم بابەتانە لە هەناوی کۆمەلگەی ئێمە هەڵ نەقوڵابوون و کۆمەلگەی ئێمە کێشەی لەم بابەتانەدا زۆر دانەبوو هاتن ڕویان لەم بابەتانە کرد جارێکی دیکەش ئەم بابەتانە حەز و خولیا و لە حەز و خولیا و تایبەتمەندی ئەم ڕۆشنبیرانە هەڵ نەقوڵابوو هاتن لەبەر باوی بابەتەکە و لەبەر ئەوەی لەو سەردەمەدا هەیە خۆیان لێ تایبەتمەند کرد لەبەر ئێمە دەبێت ئێمە ڕۆشنبیران دەبێت زۆر وریا ئەو بابەتانە بین کە بزانین ئەو بابەتە هینا خۆمانە لەبەر نەبوونی ئامانج کە و نەبوونی پلان بۆ گەیشتن بەو ئامانجا و نەبوونی پەیامێکی دروست ئەمە وامان لێ دەکا کە لەو خودبوون و لەو تاکایەتیە زۆر دوورمان خاتەوە. زۆر باشە لاساییکردنەوە نەبوونی تعبیر لە خۆت کارکردنی بێبەرنامە وەکوڵێ ملدان بۆ تەکنەلۆژیا هەروەها تەسلیمبوون بۆ واقع و نەبوونی ئامانج و بەرنامە لە ژیاندا ئەمانەوە هۆکارانە بوون کە جەناب داماژەت پێکردن کە خۆت لە تاکێکی تەندروستەوە دەگۆڕن بەرەو تاکێکی ناتەندروست و بێبەرنامە کێ هۆکاری ئەم 5-6 خاڵەیە کە جەنابەت کردتنە هۆکاری ئەوەی کە خۆت لە خۆی دوور بکەوێتەوە لە تاکێکی تەندروست دوورکەوێتەوە. من ئەگەر بمەوێت لە ڕێگەی بەرنامەکەەوە سوودێک و کەڵکێکی باش بە خەڵک بگەێنم بەڕاستی نامەوێت پرسیاری وەڵامی تەقلیدی بدەمەوە کە دائیمەن کۆمەلگاکە خەڵک دەڵێ حکوومەت بەرپرسیارە لەسەر ئەم کێشەیە حکوومەت وا دەکا کە تاکەکانمان خەونیان نەبێ و حەز و خولیان نێ بەڵام من لەم بەرنامەیەوە دەمەوێت ئەوە بە خەڵک بڵێم کە تاک خاوەنی ئیرادەیە تاک دەتوانێت ئیرادە بخاتەگەڕ تاک دەتوانێت بەرپرسیارەتی کێشەکانی خۆی هەڵبگرێت تاک دەتوانێت کتێب بخوێنێتەوە تاک دەتوانێت ژینگەکەی خۆی لە ئەندازەی سنووری خۆی پیس نەکە تاک دەتوانێت باوکێکی باش بێ تاک دەتوانێت دایکێکی باش بێ تاک دەتوانێت مامۆستایەکی باش بێ تاک دەتوانێت دکتۆرێکی باش بێ بە پێی توانای خۆم ئەمە لێرەوە ئەمن بە تاک پێم وابێت تاک دەبێت بەرپرسیارەتی هەڵبگرێ و ئیرادە بخاتەگەڕ و ویستی سەرکەوتنی لە ناخیدا هەبێ و گەشە بەم خاڵە بدا چکە بەڕاستی ئەگەر ئێمە جارێکی دیکە بینەوە بڵین خەتای ئەو خەتای ئەو خەتای ئەوە جارێکی دیکە ئێمەش شتێکمان زیاد نەکرد گۆڕانکاریەکمان نەکرد لە ساحەکەدا لەبەرەوە خۆ بە بەرپرسیارکردن و هەڵگرتنی بەرپرسیارەتی هەڵەکانی خۆمان و هەڵگرتنی بەرپرسیارەتی تەمەنی خۆمان لە چی سەرفی دەکەین پێما بێ ئەو باشترین دەرفەتە بۆ ئەوەی کە تاکی تەندروست دروست بێ
ئێمە بینی ومانە بە مێژوودا ئەگەر بگەڕێنەوە ژیانی سەرکردەکان ژیانی ئەو کەسانێک کە کاری گەورەیان کردووە کەسانێک نەبوون کە فەرشی سووریان بۆ ڕاخرابێ و خزمەتێکی زۆریان پێکرابێ لە بارودۆخە زۆر سەختەکاندا دروست بوونا لە گرفتە زۆر سەختەکاندا دروست بوونا هەستیان کردووە کە مشکلەی زۆر گەورەیە هەستیان کردووە کە دەبێ کاری جوان بکەن هەستیان کردووە کە دەبێ خزمەتی گەورە بکەن ئەم بوونی هەستا قیمەی ڕێگای سەرکەوتنە ڕێگای دەستپێکردنی سەرکەوتنە بە بڕای من سەرکەوتن لێرەوە دەست پێ دەکاوە کۆتاییەکە شێر ئەوەیە زۆر باشە مەرجە تاکی تەندروست هەڵگری ئەم 6 سیفەتە بێ کە لاساییکەرەوە نەبێ تعبیری خودی خۆی بکە مەشغوڵ نەبێ بە تەکنۆلۆژیاوە ئامانجی هەبێ لە ژیان و کارکردنەکەی بە بەرنامە بێ و مل بۆ واقع و ئەو دۆخە سەپێنراوەش نەدا مەرجە هەموو تاکێکی تەندروست ئەم 6 مەرجە لە خۆیان جێ بکاتەوە و لەمان زیاتر ژیان بۆ نەتەنبوونی یەک دوانێکیان کافیە بۆی ئێمە هەڵگری ئەم 2 سیفەتە بە تاکی تەندروست ناودێر بکەین. ناتوانین بڵین بەرزە تەنها ئەوانە چونکە ئیزافەی تری هەیە کە ئێمە بیخەینە سەر چەندین خاڵ و چەندین مەرج و چەندین شتی تری هەیە کە بیخەینە سەر بەپێی کۆمەلگاش لە کۆمەلگایەک بۆ کۆمەلگایەکی تر دەگۆڕێ بەڵام تاک چەندە مەرجە ئەوەی کە ئینسان زیاتر خۆی بناسێ مەرجە ئەوەی کە تاکێک بێ لاساییکەرەوە نەبێ بەڵام مانای ئەوەی نەکە ئێمە لاساییکەرەوە نەبین بین کارێک بکەین کە بەس بۆ ئەوەی کە جیاواز بین بەس بۆ ئەوەی کە لاساییمان نەکردبێتەوە نا مەرجە ئەوەی کە تۆ تعبیر لە شتێکی کە کۆمەلگا محتاجی چیە محتاجی چ شتێکە بێ لەو نقطەیەوە جیاوازی بوونی خۆت بدۆزیەوە و لاساییکەرەوە نەبێ نەگەوەی بڵێم با من تەقلید نەکەم لەوەی کە دیکۆراتی ماڵم فەرق بێ لەگەڵ ماڵی کەسێکدا با من تەقلید نەکەم با جۆری تەجمیلم جیاواز بێ لەگەڵ خەسێکدا ئێمە باز لەو لاساییکردنەوە ناکەین لاساییکردنەوە لەوەی کەوا من هەر شتێک کە دەکەم هەڵوێستم هەیە لە سەر کارەکەمدا پرسیار دەکەم نیشانەی سەر سوڕماندا دەنێم تاکێکم کە بە ئاسانی کۆپی ناکرێم پێم هەنی هەر شتێکم کە دێتە بەردەم پرسیار دەکەم ئەم شتە بۆ چییە بۆ من ئایا زەرورەیان نا بۆ ڕێگاکەی من زەرورەیان نا لەبەرەوە ئەگەر بین هەر یەک لەو چەمکانەشی بکەینەوە دەلالەت و مانای نوێ وەردەگرم بۆ خۆیاندا لە کۆمەلگەیەکی ئەوروپی فەرقە لەگەڵ کۆمەلگەیەکی کوردی لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا فەرقە لەگە وڵاتێکی تردا لەبەرەوە ئەم لەوانەیە وڵاتێکی تر کێشەی لاساییکردنەوەی نەبێ کێشەی ئەوەی هەبێت کە تاک خۆی نەناسێ لە وڵاتی ئەمەدا ڕەنگە لەم ساڵانەی لەم دە ساڵی ڕابردوودا کێشەی تەجمیلمان هەبێ بەڵام کێشەیەکی دیکەی لاساییکردنەوەمان هەبێ بەڵام تەجمیل جۆرێکی ترە یعنی هەر یەک لەمانە بەپێی سەردەم و بەپێی کات و بەپێی شوێن دەگۆڕێ زۆر باشە زۆر جار کۆمەلگا هەمووی پێکەوە مل بۆ واقعە ملەدا وەکۆڵی واقع دەسەلمێنێ و وەکۆڵی تەسلیمی ئەمری واقع بێ بارودۆخە سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەکان هەمووی پێکەوە باوەشی بۆکەنەوە کوردیش قسەی هەیە دەڵێ چوویتە شاری کوێران دەست بە چاوتەوە بگرە یان لەکوێ با هەبوو لەوێ شەم بکە ئایا تاکی تەندروست دەبێ بۆ نمونە هەر ئیممەعە بێ و دواکەوتوو بێ و لاساییکەرەوە بێ یا چۆن لە بارودۆخە یا لە گۆڕانکاریە ئابووری و سیاسی و کۆمەڵایەتەکاندا تاک خودێتی خۆی وەڕوئیا و پەیامی خۆی ون نەکات بەخۆ ڕۆشنبیرکردن بەخۆ پڕ معریفەکردن بەوەی کە خەونی هەبوو خولیای هەبوو وە لەناو خەونی خۆیدا ژیا ئیتر بارودۆخە سەختەکان ڕەنگە ڕێگری لێ بکەن ڕەنگە گرفتێکی بۆ دروستکەن بەڵام لە کەلێنێکی دیکەوە لە کونجێکی دیکەوە سەر دەردێنێتەوە ئەم تاکە چونکە قیبلەنمای خۆی لێ دیارە چونکە ئامانج و خەونی خۆی لێ دیارە چونکە پلانی بۆ خەون و ئامانجی خۆی داناوە لەبەرەوە بارودۆخە سەختەکان گرفتە زۆر سەختەکان مشکی لە زۆر گەورەکان ئەمانە ڕاستە ڕێگریان هەیە بەڵام ڕێگری کاتین ڕێگری دائیمی نین مهم ئەوەیە ئینسانەکە گەورەترین مەشروع کە خودی خۆیەتی لە ژێردەستی خۆی بێ و ینی بە بڕوای من ئەم بربەستانە لە هەموو کات و سەردەم و لە بەپێی ناوچە و منتقە و شوێنەکان و جۆری بربەستەکان و شتەکان هەیە و بەڵام بەرزی و
نزبی و ئەمانەی تێدا ئەگەرنا بربەسەر هەیە ئینسان هەرەوەی کە قەراریدا کار بکە بربەستەیە هەرەوەی کە هاتە ساحەکە ویستت کار بکەی بربەست و لەمپەر هەیە بەڵام زۆر جار ئێمە وا تێگەیشتوینە کە کاتێک ینی بربەست نییە ئەم کاتە مرۆڤ زۆر زیاتر دەتوانێت کاری جوان بکە بەڵام کاتێک بربەست هەیە خودی ئیمتیحانی تۆ لە تێپەڕاندنی ئەم بربەستەیە ڕەنگە خودی خەونی تۆ چاکردنی کۆمەلگەی تۆ لە تێپەڕاندنی ئەم بربەستەی وە تۆ دەبێ مەرجعیان بی لەوەی ئەم بربەستە تێپەڕێنێ لەبەرەوە ئێمە وا تێگەیشتوینە کە بربەستەکان ڕێگرن بەڵام بربەستەکان هاوکار و یارمەتی دەرن زۆر جار کە بربەستەکان دێن سەرکردەی گەورە دروست دەبێت کە بربەستەکان دێن ئینسان زیاتر خۆی دەناسێ قودرەتی لەکوێیە توانای لەکوێیە فەردایەتی خۆی گەیاندێتە چ ئاستێک و لە چ ئاستێکدایە و پێشتر لە چ ئاستێکدا بوو لەبەرەوە من بربەستی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و ئیلە ئاخری بە بربەستێکی دائیمی و بە بربەستێکی زۆر گەورە نبینم ژیان بە بربەستەکانەوە جوانە ئێمە بگەڕێنەوە بۆ ژیانی پێغەمبەران بۆ ژیانی سەرکردەکان بۆ ژیانی هەر کەسێک بربەستی گەوریان هەبووە مەگەر ژیانی ماندێلا بربەستی تێدا نەبووە مەگەر ژیانی غاندی بربەستی تێدا نەبووە مەگەر ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بربەستی تێدا نەبووە ژیانی یوسف عەلەیهی سەلام بربەستی تێدا نەبووە ئەی ئەوان چۆن گەیشتن بە خەونی خۆیان چۆن تعبیریان لە تاکایەتی خۆ فەردایەتی خۆیان کرد لەبەرەوە ئێمە هەڵەیە وا هەستکەین کە بارودۆخە سیاسی و کۆمەڵایەتی و ئابووریەکان بربەستن ئەوان هاوکار و یارمەتی دەرن ئەگەر ئێمە کێشەی بێموچەیمان نەبێت تاکێک هەڵناکەوێت کە موچەی هەرێمی کوردستان وە ژیانی فەقیرەکان چاکە ئەگەر ئێمە کێشەی ئابووریمان نەبێت تاکێک هەڵناکەوێت بڵێ با ئێمە کێشەی ئابووری چاکەین ئەگەر ئێمە کێشەی کۆمەڵایەتیمان نەبێت تاکەکان هەڵناکەون بێن کێشە کۆمەڵایەتیەکان چاکەن و کێشەکانی خێزان کێشەکانی ژن کێشەکانی منداڵ چارەسەرکەن ئەگەر ئێمە مناڵمان لەسەر شەقام ینی خۆزگە نەبێ بەڵام کە هەشە تاکێک هەڵ دەکەوێت ژیانیان چاک دەکات سەدان کەسی تر لەو وەکو تەماشای ئەوان دەکات و ڕەنگە ژیانی مناڵەکانی سەر شەقام زیاتر و خۆشتر بکە لەبەرەوە هەر بربەستێکە لە دەوروبەرمانە وە بربەستە خودیەکان خەتەرن من بربەستە دەرەکیەکان ئەوانە هەموو بربەستی دەرەکینە و من بەشتی گەوریان نبینم بەڵام بربەستی خودی زۆر خەتەر و مەترسیدارە چونکە ئینسان کە لە ناخەوە باوەڕی بە گۆڕانکاری نەبوو و باوەڕی بە خزمەت نەبوو باوەڕی بە کاری چارەنووساز نەبوو ئەوە ئیتر بەڕاستی بازنەکە ڕادەوەستێ و کارەکە ڕادەوەستێ و پێشکەوتن ڕادەوەستێ چونکە لە ناخی ئینساندا پێشکەوتن وەستا و لە ناخی ئینسانەکاندا پێشکەوتن وەستا و ئەوەی کە بە تاک وێراوە و مرۆڤی لە تا کردووە لە فەردایەتی کردووە و دووری خستۆتە لە فەردایەتی وێرانکردنی ناوەوەی ئینسان بووە تێکدانی ناخی ئینسان بووە دوورخستنەوەی مرۆڤ لە خودی خۆی لەوەی کە زۆر دوورکەوتۆتەوە لە ناخی خۆی لە ئینسانبوونی خۆی و ئەوە کۆمەلگایەک ئەگەر بتێ پێی بوێری بتەوێت لە ناوی بەری بەڕاستی لە ڕێگەی لە ناوبردننی ناخی ئینسانەکان و لە پەل و پۆخستنیان و لە نەمانی ئیرادە و قودرەت و بەرەو پێشبردنیان ئەمە بەو کۆمەلگایە دەوێری و کاتێک مرۆڤ لەوە نەکەوت ئەو تاکی تەندروست هەیە و بربەستەکان بەردەوام لە ژیاندا هەن زۆر باشە مەرجە تاکی تەندروست تاکێکە ئامانجی هەبێ ئەبێ بربەست لە بەردەمی هەبێ میشە باز لە سەرکردە و کەسە سەرکەوتوەکانەکرێ لە غاندی لە ماندێلا لە پێغەمبەران وەکو جەنابەت ئاماژەت پێکردواتە پێویستە ئێمە ئەم وێنایە ئەم جۆرە لە دەروونە ئەم جۆرە لە بیرکردنەوەی لای تاکی خۆمان دروست بکەینکەوە پێویستە تۆ دەیەها بربەست دەیەها زیندان دەیەها هەوڵی تیرۆرکردن دەیەها شار بەدەرکردن و دەربەدەرکردن بچێژی اینجا دەگەی بەو ئامانجەی کە خۆت هەتە کە ئەمە لەوەچێ ئەم وێنایش زۆر جار ئەیبڕن بەسەر قوتابخانەدا پێویستە تۆ لە قوتابخانەدا ماندووبی ناڕەحەت بی شەونشینی بکێشی شەونخوونی بکێشی سەرماوسۆڵە توش بێ اینجا بۆ ئاتە جۆرێکە لە ساردکردنەوە جۆرێکە لە کاتێکە ئەم پێغەمبەرانە ئەم کەسە سەرکەوتوانە گەشتونەتە ئامانجەکە اینجا بیریان کردوتەوە کەوا کۆمەڵێ بربەستیان تێپەڕ کردواتە لە کاتی تێپەڕکردنی بربەستەکە پێدەچێ بیریان لەوە نەکرد بێتەوە کە ئەم بربەستە تێپەڕێنرێ اینجا گەنە ئامانجی خۆیان بەڵێ دەزانی ئێمە دەزانی دەبێت چۆن لە ژیاندا ئیشکەین کاری خۆمان دیاریکەین ئامانجی خۆمان دیاریکەین و پلان بۆ گەیشتن بەو ئامانجە دیاریکەین ئیتر لەم ڕێگایە دامان نەناوە گوڵ و خۆشی و لەزەتی دنیا هەبێ لەم ڕێگایەدا چ شتێ هەبوو بیبڕە بۆی چونکە تو قیبلەنماکەت لێ دیارە
شوێنە گرنگەکەت لێ دیارە ئیتر گرنگەوەی نیە لەم ڕێگایەدا ئازار هەیە ناڕەحەتی هەیە خۆشی هەیە یان ناخۆشیە و پۆست هەیە پارە هەیە نییە کەمە زۆرە و ناوبانک هەیە یاخود نییە و هەر شتێک لەم شتانە ئەمە ئینسان نابێ بیر لەوە بکاتەوە گرنگ المهم ئامانجەکە لەو سەر دیارە و من دەمەوێت بگەم بەو ئامانجە ئیتر لە ڕێگاکە بڕیارم داوە ئەم ڕێگایە ئەم بربەستە هەر کێشەیەکەی بیبڕم بەڕاستی ئەگەر وامان بیر نەکردەوە تاکێک دەبین خۆی ئەگەر عکسی ئەو بیرمان کردەوە خەتەرەکە لەوەیدا بە عاتیفە بیر دەکەینەوە عقل قەراری نەداوە زوو هەڵدەخەڵەتێنرێن ئازاد نین لە بڕیارداندا کەواتە ئێمە نیشانەیە کە ئینسان ئامانزینیە نیشانەیە کۆمەڵێ کولتور و عقلیت و بیر و بۆچوون بەسەری دازاڵە وەی کردووە کە ئامانزینە بێکەواتە ئازاد نەبووە لە بڕیارداندا ئینسان کاتێک ئازاد دەبێت لە بڕیاردان یعنی هیچ جۆرە بربەستێکی بەسەرەوە نییە هیچ گرفتێک هیچ سانسۆرێک هیچ مشکلەیەکی لاخی لەسەر نییە ئەنجا قەرار دەدەم بەڕاستی من دەمەوێت تاکەکان لێرەوە پەیامیان پێدەدەم کە تاک خۆی تەڵقین نەدا بگرە هەوڵ بدا کە ڕێگای خۆی دیاریکە ینی معریفەی پێ بدرێت کە چۆن ڕێگای خۆی بدۆزرێتەوە تاک زیاتر خەریکی زۆر جار تاکە ڕۆشنبیرەکان بە دوای ئەوەن کە معریفە دەستکەون بەڵام ئەگەر جۆری دەستکەوتنی معریفەکە و بەکارهێنانی ئەو معریفەیە ئیشی پێ بکەن باشترە لەوە زۆر مهمترە و بەڕاستی لە جیادەوەی ئینسان داوا لە مەسەلەن زۆر جار لە مامۆستا و لە ڕۆشنبیرەکان دەکەم کە نخبەیەکن لە کۆمەلگا و خەڵکێکیان لە ژێردەستا هەوڵ بدەن کە لە جیادەوەی علمی پێ بدەیت پێوەری پێ بدەیت پێوەری هەڵسەنگاندنی شتی پێ بدەیت یعنی علمەکە زەرورە بەڵام پێوەرەکەش زۆر 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 گرنگە چونکە زۆر جار تاکێکی علمێکی زۆری پێ بەڵام پێوەری هەڵسەنگانی شتەکانی پێنیا تووشی کێشەیەکی زۆر زۆر دەبێت ئەنیشتاین دەڵێ خەیاڵ زۆر لە معریفە گەورەترە بەڵام تاکەکانی ئێمە لە هەردووکیدا زۆر وەزعیان خراپە پێویستە هەم خەیاڵی هەبێ هەم معریفەی هەبێ لەبەرەوە من دەمەوێت تاکەکان خۆیان تەڵقین نەدەن بگرن معریفەیەک دەستخەن کە پێوەری ژانی پێ هەڵسەنگێنن و ئەمە وایان لێ دەکا کە ئامانجیان هەبێ و ئامانجەکەش بیانگەێنیتە شوێنی خۆیان و بربەست و گرفت و کێشەکان لەم پرسیە لەو وتەی مندا زۆر ڕوون دەبێتەوە کە تۆ پێوەری ژیان بریتینە لەوەی کە ئەمن ژیان بریتە لە خۆشی چێوتی ژیان بریتە لە خۆشی چێوتی ژیان بریتە لە ناز و نیعمەت چێوتی ژیان بریتە لە پارەی زۆر لە دەستکەوتی زۆر لە ناوبانگی زۆر ئێمە لەم ژیانەدا تا لەژێر تاقیکردنەوە داین چەندە لەو تاقیکردنەوەی دەردەچی بەڕاستی ئێمە نەهاتوین لەم ژیانەدا بەڕەفاهی و بەخۆشی بژین هاتوین لەم ژیانەدا خزمەتکەین و مانای مرۆڤبوونی خۆمان بدەین مانای مرۆڤبوونی خۆش لە ئامانجی ئینساندا لە کارکردن و لە جێبەجێکردنی ئامانجی ئینساندا دەردەکەوێت هەرەوەی کە ئینسان پێناسەی خودبوونی خۆی دۆزیەوە کە زانی خۆی چێە ئەوە ئەسڵەن یعنی ئەگەر ئامانجی خۆی دۆزی یعنی خودی خۆی دۆزیوێتەوە وە کاتێکیش کار دەکات لەسەر ئەو ئامانجە یعنی دەستی لەو پێناسەیە داوە یعنی دەستی لەو خودبوونەی خۆی داوە زۆر باشە کوردستان تا چەند خاوەنی تاکی تەندروستە کۆمەڵگەی کوردی ئایا تاکی تەندروستمان زۆرە چۆن بتوانین ڕێژەی تاکی تەندروست لە وڵاتدا بەرز بکەینەوە زیادی بکەین من دڵخۆشم من بەختەوەرم بە گەنجەکانی کوردستان ئێمەش منیش خۆشم بەرهەمی دەستی مامۆستا و پێشڕە و کەسانی گەورەم کە کورد بوون و قەرزاریانم لەبەرەوە ئێمە وا حەز نەکەین کە کۆمەڵگەی کوردی تاکی تەندروستی تێدانە و سەرکردەی گەورەی تێدا نەبووە ئێمە خاوەنی مەلای گەورەی کۆین ئێمە خاوەنی سەلاحەدین و دەیان کەسی زۆر گەورەین ئێمە خاوەنی پیرەمێردی شاعیر و چەندین کەسین کە ئەوانە دەستێکی زۆر گەورەیان هەبووە لە ڕۆشنبیرکردنی کۆمەلگادا و ئێستاش گەنجێکی زۆر بەڕێوەیە بەڕاستی لە دوای نەوەتویەکەوە گەنجێکی زۆر زۆرمان هەیە کە باوەڕی ینی دەخوێنێ گەشە بەخۆی دەدا بیر دەکاتەوە دەخوێنیتەوە و لەم ساڵانەی ڕابردوودا گەنجانێکی زۆر ڕێکخراوی زۆر هاتن کاریان لەسەر بە کولتوری کردنی خوێندنەوە کرد کاوە شتێکی زۆر باشە چکە بەڕاستی تاک هەتا ئاشنا نەبێتەوە لەگەڵ کتێبدا لە خۆی نزیک نابێتەوە و من زۆر پێیان بەختەوەرم بەڵام مانای ئەوەی نی ڕێژەکە زۆر بێ چونکە هۆکارەکان بۆ چەواشەکردن و دوورخستنەوەی تاک لە تاکایەتی خۆی و لە خودبوونی خۆی زۆرن
و لەبەرەوە دائما ئینسان حەز دەکا یعنی و نەفەسی کورد و نەفەسی تاکی کورد حەز دەکەم درێژتر بێ لەسەر خۆپەروەردەکردنیدا چونکە ئێمە دائما فێر بووینە ڕێگای قەتبڕ و کورت و خێرا ببڕین بەڵام پرۆسەی خۆدۆزینەوە پرۆسەی خۆپەروەردەکردن پرۆسەی ئاشنابوونەوە لەگەڵ خودی خۆت نەفەسێکی درێژی دەوێت لەبەرەوە من پێشنیازیان بۆ دەکەم بۆ دەستخۆشیشان لێ دەکەم کە لەم ساڵانە کاری زۆریان کردووە و پێشنیازیشان بۆ دەکەم کە پرۆسەی خۆناسینەوە و پرۆسەی خۆدۆزینەوە کاری زیاتری لەسەر بکرێ و ومێدی زۆر گەورم هەیە کە لە ساڵانی داهاتوودا گەنجانێکی زۆر پێشڕەوی کۆمەلگا دەگرن و کاری جوان دەکەن و خزمەتی گەورە دەکەن و بە ئاسانی کۆپی ناکرێن و بە ئاسانی کەسانێک ناتوانن پێیان بڵێن ئەوە ڕاستە و ئەوە هەڵەیە زۆر بە ئاسانی دەڵێ بۆ ئەمە دەڵێ نەخێر بۆ ئەمە دەڵێ بڵێ و بەڕاستی من دڵخۆشم بە گەنجەکان لە هەموو شارۆچکەکانی هەرێمی کوردستان بە حکومیەوەی دەوراتم هەیە لە شار و شارۆچکەکان گەنجانێکی زۆر بەڕێوەیە گەنجانێکی زۆر هەن دەزانن ناڕاستی هەیە و بەتایبەت لە شاری هەولێر لەم ساڵانەدا خەڵکێکی زۆر هاتۆتە ساحەکە و کاری جوان دەکەن و خزمەتی جوان دەکەن دەستخۆشیان لێ دەکەم. زۆر باشە. ئەو هۆکارانە چین کە تاکی تەندروست بنیاد دەنێن دروست دەکەن خوێندنەوە گەشتکردن زمانزانین بەشداری خول و دەورات و زۆر شتی دیکە نووسین وەرگێڕان بەشداریکردن لە کۆڕ و سیمینار پەیوەندی کۆمەڵایەتیەکان کات نەکوشتن ئەمانە تا چەند ئەوان هۆکارانن کە وا دەکەن تاکی تەندروست بەبێ ئەوەی کە سەفەری وڵاتان بکە بەبێەوەی پارەیەکی زۆر هەر دەتوانێت لە کتێبخانەی دراوسەکەی کتێبێ بێنە بخوێنێتەوە هەر دەتوانێت لای مامۆستای مزگەوتەکەی فێری زمانی عەرەبی بێ لای مامۆستای قوتابخانەکەی فێری ئینگلیزی بێ ئەمانە تا چەند هۆکاری ئەوەن کە تاک بەبێت سەرفکردنی مادەیەکی زۆر بتوانێت ببێتە تاکێکی تەندروست. ئەم خاڵانی بەڕێزت ئاماژەت پێدا هەمویان جوان بوون و لەگەڵیدا ئیزافەی بخینە سەر ئەوەیە کە تاک مەرجعی هەبێ مەرجع لە ژیانی خۆی دابنێت جا مەرجع لە هەر بەشێ و لە هەر شتێک مەرجعی خۆی بدۆزێتەوە مەسەڵەن لە ڕووی کۆمەڵایەتیەوە مەرجعی هەبێت چ کەسێک دەبینێ لە پەیوەندی کۆمەڵایەتیدا زۆر سەرکەوتووە مەسەڵەن لە ڕووی تەندروستیەوە کەسێک دابنێت لە ڕووی پیشەیەوە لە ڕووی خێزانیەوە و لە ڕووی ڕۆحیەوە و هەتا لە ڕووی تەرفیه و لە ڕووی شتەکانی ترەوە لە هەموو بەشەکاندا مەرجعی خۆی دابنێ بۆ ئەوەی کە ئیستفادەی لێ بکە بەڵام هەر ئەوەی کە تۆ کەسێکت بە مەرجعدانە دەبێت دڵنیابی لەوەی کەوا شایستەی ئەوەیە هەر بەڕاستی مەرجعە هەر بەڕاستی کەسێکە کە پرسیارت کردووە لە خۆت تا چەند ئەو تا چ پێ وەرێک مەرجع ڕەنگە لە 130 ئەو کەسە بۆ تۆ مەرجع بێ لە 150 بۆ تۆ مەرجع بێ لەبەرەوە بوونی مەرجع لە تاک لە بۆ ئێمە زۆر پێویستیە چکە دوزار حەز دەکە ئینسان کەسێک ببینێ کە ئیستفادەی لێ بکە ئەوە حەز و خولیای ئینسانە و من باسم کرد کە پرۆسەی خۆدۆزینەوە خوێندنەوە و خۆبەرەو پێشبردن چوونەوە ناوخۆ تەئەمول و تەدەبور و تەفەکر ئەوانە هەمووی پێداویستین بۆ ئینسان و دەورات بەڵام دەورات چۆن لە کوێ و لەلایەن کێ و چێە یعنی ئەو پرسیارانە زۆر بکەی کە بۆی بزانی ئەو کەسی کە دەوراتەکەی لەلای دەخوێنی معلوماتەکان مەوثوقن معلوماتەکان ڕاستن و معلوماتەکان ضروری و پێویستین و حتا خودی خۆ یعنی دەورات خوێندن دەبێت بزانیت چ دەورەیەکم ضرورە چ دەورەیەکم پێویستە لە ژیانی کۆمەڵایەتیمدا لە ژیانی پیشەیمدا لە ژیانی تەندروستیمدا لە ژیانی عائیلیمدا لە ژیانی پەروەردەی منداڵەکانمدا لە ئیدارەی ماڵدا لە پەروەردەکردنی خودی خۆمدا هەموو ئەوانە دەبێت ئەو دەوراتە بێت کە تو محتاجی و کەم و کوڕیت لەم بەشەدا هەیە و گرفتت لەم بەشەدا هەیە ئەمە پێداویستێکە بۆی تاک خێراتر پێدەگەێنێ و خوێندنەوەی ئەو کتێبانەی کە زۆر گرنگن زۆر پێویستن مەسەلەن کتێب هەیە سەرچاوی زۆرە باگراوندی بەقووەتە و ناوەڕۆکی پڕا و پێویستێکی زەروریە بۆیە خوێندنەوەش دەبێت بە پرسیارێکی زۆر بێ کە چ کتێبێک و چۆن دەخوێنمەوە هەتا جۆری خوێندنەوەمان چۆن بێ لە چ کاتێک و چۆن بخوێنینەوە و هەتا یعنی ئەو دەوراتانە کە دەوراتێک دەخوێنین چۆن تەطبیقی ئەو دەوراتە بکەین و ئەوە دەبێتە هۆی ئەوەی ئەو تاکە زۆر خێراتر پرۆسەی خۆپێگەاندنی خێراتر بێ لەبەرەوە ئێمە دەبێت لە خۆپێگەاندندا خێرابین بەڵام لە خۆپەروەردەکردندا پەلە نەکەین یعنی ئێمە دەبێت خێرابین لەوەی گەشە بە خۆمان بدەین و کار لەسەر خودی خۆمان بکەین بەڵام دەبێت وریابین لەوەی کە نابێ پشو کورد بین یان پشو درێژ نەبین لەوەی کە بڵێن تەواو دەبێت زوو پێ بگەین و
تەواو ئیتر هەر پێ نەگەیشتین و کۆتایی نەهات لەبەرەوە ئەمە ئەم پرۆسێسە بەردەوامە پرۆسەی بەخشین و پرۆسەی وەرگرتن پرۆسەی یارمەتیدانی خەڵک و پرۆسەی خۆتەنمیەکردن خۆگەشە پێدان هەردووکی هاوکێشن و تاک دەبێ ئاگادار بێ لەم بەشدا کە ئێمە بەشی زۆری ئەو کەسانەی کە هاتوونەتە ساحەکەەوە کاریان کردووە پرۆسەی خۆپەروەردەکردنیان لەبیر کرد لەبەرەوەی نەیانتوانی هاوسەنگی ڕاگرن لە بینی کار و خۆپەروەردەکردنیان دەکە ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە یان لە بینی خێزان و چارچێوەی خێزان و کاری دەرەوەیدا ئەمە بۆ هۆیەوەی کەوا زەرێکی زۆر پێ بگاوە دوجار بە پیسی بکشێتەوە بۆ ناو بازنەکەی کە لە ڕابردوو لێ بوو ئێمە نابێ ئەوە لەبیر کەین کە ئێمە لە ناو بازنەیەک دەین کۆمەڵە زنجیرە بازنەیەک دەین دەبێ هاوسەنگی لە بینی هەموو ئەو بازنانە ڕاگرین و دەبێ گەشتە بە هەموو ئەو بازنانە بدەین نابێت تاکێک بین کە لە ڕووی پیشەیەوە سەرکەوتو بین بەڵام لە ڕووی کۆمەڵایەتیەوە تاکێکی ناتەندروست بین نابێت تاکێک بین کە لە مەیدانی کارکردندا سەرکەوتو بین بەڵام لە ڕووی خێزانیەوە خێزانەکەمان پایەکانی شکابێ و منداڵەکانمان بارودۆخیان خراپ بێ هەموو ئەو بابەتانە گرنگن بۆ پێگەیاندنی تاک و ئەمە وا دەکات تاکەکە بەردەوام بێ لە پرۆسی خۆ پێگەیاندندا ئەگەرنا سەردەمانێک کار لەسەر خۆی دەکات و دوایی واز دێنێت چونکە دەبینێ لە بەشێکی دیکەی ژیانیدا زەرێکی زۆری پێکەوتووە زۆر باشە هەمیشە باز لەوە دەکرێت کە بەشێک لە گەنجەکان خۆیان داوەتەیە خۆیان داوەتەیە ئاراستی خۆیانیان داوەتە نێرگەلە جگەرە کێشان خەوی زۆر وەکو ئەڵێ تەکنەلۆژیا یاریە ئەلکترۆنیەکان زنجیرە درامانکان تۆڕە کۆمەڵایەتەکان و زۆر شتی دیکە ئەمانە چ ڕۆڵێکی خراپە گێڕن ئەم بوارانی کە ئەم هۆکارانی کە باسم کردن لە دوورخستنەوەی تاک لە تاکێکی تەندروست بەرەو تاکێکی ناتەندروست بەڵێ من هەموو جارێ بە قوتابیەکانی خۆم دەڵێم ژیان مەڕاستۆنە ئەمە قسەی مامۆستایەکی زۆر ئازیز بوو ژیانی مرۆڤەکان مەڕاستۆنە هەر لەو ڕۆژەی ئینسان لەدایک دەبێ هەمومان لە مەڕاستۆنداین زۆر خەتەرە ئینسان هەست بەوە نەکا لە مەڕاستۆندایە وەلەوە خەتەرتر ئەوەیە کە حەز نەکەی لەو مەڕاستۆنە بیبێەوە وەلەوەش خەتەرتر ئەوەیە کە باوەڕت بە مەڕاستۆنەکەی نەبێت لەبەرەوە ئێمە کاتێک کاتە جوان و زێڕینەکانمان لە کۆفی و لە مەطعەم و لە چایەخانە و لە نێرگەلە و لە کۆمەڵێک شتدا بەسەر دەبین ئێمە لەم مەڕاستۆنە دواکەوتین ئەسڵەن ڕەنگە نەزانین مەڕاستۆنێک هەیە لە ژیاندا و ئەسڵان ڕەنگە نەک لە مەڕاستۆنەکە نەیبینەوە ڕەنگە لە سەرەتای مەڕاستۆنەکە دابین و بەرپرسیاریش بین بەرامبەر ئەوەی بۆ لە مەڕاستۆنەکەی نەمان بردەوە خەتەرەکە لێرەدا ئەوەیە ئێمە بەرپرسیارین بۆ لە مەڕاستۆنی ژیان نەتبردەوە ئەم پرسیارە ئەکید ڕۆژێک لێمان دەپرسرێ لەبەرەوە تاکەکانمان تاکێک کە نازانێت تاکایەتی چیە و ئینسانبوونی چیە و ئەسڵەن ئەو چیە نازانێ مانای وەقتیش چییە ئەمە پێویستە پێشەوەی پێ بڵێن مەچۆ بۆ کۆفی و مەچۆ بۆ مەطعەمەکان و مەچۆ بۆ نێرگەلە و ئەم شوێنانە دەبێ فێریکەین ئەسڵەن تۆ مرۆڤی و مرۆڤبوونت ئەوەیە و دەبێ بۆ تەواوکردنی مانای مرۆڤبوونت ئەمە بکەیت اینجا ئەو کاتە ئۆتۆماتیکیە ناچێ بۆ نێرگەلە و بۆ ئەم شوێنانە چونکە ئێمە پێویستە جارێکی تر پێناسەی خۆی پێ بدەینەوە فێری خۆی پێ بناسێنینەوە بزانێ ئەسڵەن ئەو چییە پاشان ئەو ئۆتۆماتیکیەن کاتی خۆی دابەش دەکات و کاتی خۆی بە فێڕۆنادا لەبەرەوە ئێمە کێشەمان لە بەڕێوەبردننی کاتدانە کێشەمان لە بەڕێوەبردننی خودی خۆماندا هەیە ئەسڵەن مەشروعێکێ بە ناوی خودی خۆمان ئەسڵەن ئەو مەشروعە بەڕێوە نابین پێویستە ئەوە بەڕێوە ببین دوزار خۆی ئۆتۆماتیکیەن ئیدارەت الوەقت و بەڕێوەبردننی کات و هەموو ئەوانە دێت لەبەرەوە پێشنیاز دەکەم بۆ هەموو گەنجەکان کە لەو مەڕاستۆنەی ژیان بیبنەوە داوایان لێ دەکەم بۆ وەڵامی ئەو پرسیارە بدەنەوە بۆ لە مەڕاستۆنە دەبردەوە بۆچی هەوڵت نەدا لە مەڕاستۆنەدا بژی بۆچی نەتزانی ئەسڵەن بۆ هەوڵت نەدا بزانی ژیان مەڕاستۆنە لەبەرەوە پێویستە ئەم پرسیارە وەڵام بدرێتەوە و ئاگاداری بێ زۆر سپاس بۆ بەڕێز کوردستان ڕەسوڵ شارەزا لە بواری گەشە پێدەری خۆت کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز بوویت بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی عەزیز و خۆشەویستیش تا بە گەشتنەوەیکی تر بەخوای گەورە مێرەبانتان سپێرم ئومێد دەکەم هەمومان تاکێکی تەندروست بین بۆ خزمەتکردن بە خودی خۆمان خێزان و کۆمەڵگە و ئاینەکەمان تا کۆمەڵگەیەک دوور لە لاساییکەرەوە و تەقلید بنیادنێن و کۆمەڵگەیەکی تەندروست و کۆمەڵگەیەکی داهێنەر ببێتە بەشمان تا بە گەشتنەوەیکی تر بەخواتان سپێرم هەرشاد و سەرکەوتوو تەندروست بن خواتان لەگەڵ
بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام، خۆم بە خۆشحاڵەزانم لە وەرزێکی نوێ و لە بەرنامەیەکی نوێدا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەتتان شادەبینەوە. لە پێشهاتنی ئیسلامدا میرات چۆن دابەشەکرا، ئەو بابەتانەی کە ئەمڕۆ هاتوونەتە ئاراوە لەسەر مەعاشی مردوو و زەوی کشت و کاڵی و بابەتگەلێکی تر لە میراتدا، ئایا ئەمانە ئیسلام چۆن چارەسەری کردوون؟ ئەوەی کە بێدەسەڵاتە، ئەوەی ئافرەتە، ئەوەی کە ناتوانێت بگاتە حەقی خۆی، خوای پەروەردگار حەقی بۆ دیاری کردووە لەم ڕێگاوە بتوانین هەم علمەکە بە خەڵک بگەینین، هەم خەڵکی حەقی خۆی بەدەست بێنێتەوە. کێ لە ماڵی ئەو مردووە کە بەجێ ئەهێڵێ، کێ میراتگرە، کێ بەشی هەیە، کێ بێبەشە و بەشی هەریەک لەوانەی کە میراتگرە. ئیمامی عومەر بە ئەمرە فەرمووی بڕۆن میرات فێر ببن، چۆن قورئانی فێری خەڵک کردو، ئەمری کردن میراتی فێری خەڵک بۆ ئەم مەسئلەی میراتە علاقەی بە هەموو کەسێک خۆیە، پیا و ئافرەت. مناڵێکە لە ناو بێشکەی هێشتا یەک ڕۆژە هاتۆتە دنیا و باوکی وەفاتی کردو، بە هەموو کارێک پێویستی بە ئەم علمە هەیە بۆ لەبەرەوە پەیوەستە بە پارەوە. پێش ئیسلام میرات ئەدرا بە پیا و ئافرەتی لێ ببەشە. ئیسلام هات حەقی بۆ هەموو صاحب حەقێ گێڕاوە. تا چەندە دروستە ئیحراجکردنی ئافرەتان بۆ پێدانی حەقی خۆیان لە بابەتی میرات؟ جاری وای ئینسانیە کە بوو بە حرامخۆر و لەخوا نەترسا، ئەگەر پێی نەزانێت لە ڕێگای بەرنامەوە با شارەزادێت، با بزانێت، با خۆی نەدا لەو حرامە. ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەتوانن پەیوەندی بە بەرنامەکەەوە بکەن، هەر پرسیارێکتان دەربارەی میرات و دابشکردنی میراتەیە لە بەڕێز مامۆستا دلێرگەرنیانی بکەن. کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە گەرمیان. گەورەترین کۆمەڵگەی پزیشکی لە گەرمیان با سەرپەرشتی پزیشکانی پسپۆڕ و با پێشکەوتوترین ئامێرە پزیشکەکان خزمەت بە نەخۆشە بەڕێزەکانەکات. بەم تایبەتمەندیانەوە بینی نەخۆش لەلایەن پزیشکانی پسپۆڕەوە تەنها 3000 دینارە و داشکاندنی بەرچاو لە بەشەکاندا کراوە. بەشەکانی کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە گەرمیان بریتین لە دەرمانخانە، تیشک و سۆنار و ئیکۆ، چاویلکەسازی، تاقیگا کە هەموو پشکنینەکانیان بە پێشکەوتوترین ئامێر و ستافی شارەزا بەڕێوە دەچێت. لابەشی پەرستاری نەشتەرگەری بچووک، هێڵکاری دڵ و تەداوی و دەرزی لێدان ئەنجامەدرێت. هەروەها لە سەنتەری ددان، چاندن، چارەسەری کێشەکانی دەم و ددان لەلایەن پزیشکانی تایبەتی ددان ئەنجامەدرێت. سەنتەری پێست و جوانکاری بە لەیزەر، جوانکاری و لابردنی پەڵە و مووی زیادە بە ئامێری پێشکەوتوو ئەنجامەدرێت. سەنتەری ڕاوێژکاری دەرونی و خێزانی لەلایەن ستافێکی پسپۆڕەوە سەرپەرشتی نەخۆشی و کێشە دەرونیەکانتان دەکرێت. سەنتەری چارەسەری سروشتی کە بە سەرپەرشتی ستافی تایبەتی پیاوان و ئافرەتان ئەنجامەدرێت. ناونیشان، کەلار، ناوبازار. بۆ زانێری زیاتریش پەیوەندی بکەن بەم ژمارە تەلەفۆنانەوە. کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە گەرمیان.